سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەم جارەشمان بەرنامەی لێکدانەوە هەڵوێز کە لەم بەرنامەیەشمانە سێ بابەتمان بۆ ئامادە کردوون کە بابەت یەکەممان ئەردۆغان دژ بە ئەنجامی کۆبوونەوەکەی قامیشلۆ دەوەستێت بابەتی یەکەمە و بابەتی دووەمیشمان ئازارەکانی بێئاوی و بێکارەبایی لە کوردستان و سیستان و بەلوچستان و بابەتی سێمان مانگرتنی قوتابخانەی خەباتی چینایەتی کرێکاران. ئەمە سێ بابەتە کە لە درێژەدا ئەگەر لەگەڵمان بەردەوام بن بۆتان دەخوێنمەوە. سەرەتاش لە بابەت یەکەمەوە دەست پێ دەکەین ئەردۆغان دژ بە ئەنجامی کۆبوونەوەکەی قامیشلۆ دەوەستێت. ڕۆژی شەمەی ڕابردوو هەنگاوێکی گرنگ لە ڕەوتی بنیاتنانەوەی سیستەمی سیاسی سووریانرا. سەدان نوێنەر لە ڕێکخراوە کوردیەکان لە شاری قامیشلۆ لە باکووری سووریا کۆبوونەوە تا هەڵوێستێکی هاوبەش لە بەرامبەر داهاتووی سووریا دوای ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بەشار ئەسەد و دەسەڵاتگرتنی گروپی ئیسلامی هەیئەت تەحریر الشام لە دیمەشق دەربەورن. بە پێی راپۆرتی ڕۆژنامەی ئەڵمانی نۆیز دویچلاند ئەم کۆبوونەوەیە کە چەندین جار بەهۆی ناکۆکی نێوان حیزبەکان لەسەر ناوەڕۆکی بڕیارنامەکە دواخرابوو لە جۆری خۆیدا ڕووداوێکی بێوێنە کە لە ڕۆژاوای کوردستان دەژمێدرێت. دوو حیزبی سەرەکی کورد واتە حیزبی یەکێتی دیموکراتیک و ئەنجومەنی نیشتیمانی کوردەکانی سووریا لە ساڵانی ڕابردوودا ناکۆکی قوڵ و بەرفراوانیان لەگەڵ یەکتر هەبووە. ڕەگەم ناکۆکیانەش جگە لە جیاوازیە ئایدۆلۆژیەکان بۆ پەیوەندی ئەم حیزبانە لەگەڵ هێزە کوردەکان لە وڵاتە دراوسێکان وەکو عێراق و تورکیا دەگەڕێتەوە. حزبی یەکێتی دیموکراتیک کە هێزی پێشڕە و لە دروستکردنی خۆبەڕێوەبەری لە باکوور و سووریا بووە لە ڕووی ئایدۆلۆژیاوە لە پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە نزیکە. لە بەرامبەردا ئەنجومەنی نیشتیمانی کوردەکانی سووریا زیاتر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستان هاوپەیمانە. پێش ئەم کۆنفرانسە دیدارگەرێک لە نێوان نوێنەرانی ئەم دوو ڕەوتە تەنانەت لە دەرەوەی سووریاش ئەنجام درابوو. بەڵگەی کۆتاییم کۆبوونەوەیە چوارچێوەیەک بۆ گرتنی هەڵوێستێکی یەگرت و لە دانوستاندن لەگەڵ حکوومەتی ناوەندی دادەنێت تا جێگە و شوێنی لایەنی کوردی لە گفتوگۆکانیان لەگەڵ دەوڵەتی ناوەندی بەهێزتر بکات. داخوازیە سەرەکیەکانی ئەم بەڵگەیە بریتیە لە بە فەرمیناسینی زمانی کوردی وەک زمانی فەرمی پێدانی ڕەگەزنامە بەو کوردانی کە لە سەردەمی ڕژێمی بەشار ئەسەد لە دەستیاندا بوو و گرنگتر لە هەمووی دروستکردنی پێکهاتێکی نامەرکەزی بۆ حکومڕانی لە سووریا. لە سووریای نوێدا بڕیارە ناوچە کورد نشینەکان وەکو یەکەیەکی سیاسی و ئیداری یەگرتو پێناسە بکرێن. پێشەمە دیار نەبوو کە مەودای خواستی کوردەکان بۆ خۆبەڕێوەبەری سیاسی تاکوێ درێژ دەبێتەوە. ئەحمەد ئەلشاق سەرۆک کۆماری نوێی سووریا هەردەم دژایەتی بیرۆکەی خۆبەڕێوەبەری کردووە. ئەو جارێکی دیکە لەسەر ئەم هەڵوێستە جەختی کردەوە و وتی ئێمە هەر هەوڵێک بۆ دابەشکردن یان دروستکردنی کانتۆنی جیاواز ڕەت دەکەینەوە. یەک پارچەی خاک و گەلی سووریا هێڵی سووریەمەیە. ئەم هەڵوێستە لەگەڵ دەستوری کاتی کە لە مانگی مارس پەسەندکرا هاو ئاڕەسێ زۆرێک لە نوێنەرانی کەمینەکان واتە وەکو بڵێن ئەو دەستوریان بە درێژی هەمان ڕوانگەی عەرەبگەرایانەی ڕژێمی پێشوو داناوە. هێشتا دیار نییە کە دیمەشق تاکوێ دەتوانێت لەسەر ئەم هەڵوێستە سوور بێت. دوای ڕێکەوتنی مانگی ماز لە نێوان هێزەکانی سووریا دیموکراتیک و حکوومەتی ئەلشەرع کۆمیسیۆنە هاوبەشەکان لە کوردەکان و حکوومەتی ناوەندی پێگاتون و چالاکی خۆیان دەست پێ کردووە. هەنگاوێکی گرنگی دیکە ئاگەر بەستێکە کە هەر چەند بە فەرمی ڕانەگەێنراوە بەڵام لە کردەوەدا لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و چەکدارانی ژێر پشتیوانی تورکیا بە دەستێوەردانەکانی حکوومەتی نوێی سووریا لە ڕۆژاوا جێبەجێ کراوە. ئەحمەد ئەلشاق بە ناچاری دەبێت دیاری بکات دژایەتی تەواو لەگەڵ مۆدێلی فیدراڵی تا چ کاتێک دەتوانێت بیپارێزێت. چونکە نەک تەنیا کوردەکان بەڵکو کەمینەکانی دیکەی سووریاش بە داواکاری دیاری کراوە پێیان ناوەتە دانوستانەکان. دوای کوشتارەکانی دوایی دژی کۆمەڵگای عەلەوی لە ڕۆژاوای سووریا ئێستا کۆمەڵگای درۆزی لە باشووریش داواکاری باردۆخێکی تایبەت بە خۆیان بوون و لە بەرامبەر هەیئەت تەحریر الشام مقاومەت دەکەن. لە شەوی سێشەمە لە باشووری دیمەشق پێکدادانی تند لە نێوان هێزەکانی
هەیئەت تاحریر و شام و چەکدارانی دەروزی ڕوویدا. کەمێک دواتر ئیسرائیل بەلایەنگری لە دەروزیەکان ناوچەگەلێک لە دەوروبەری دیمەشقی بۆمباران کرد. یەکێک لە خاڵلاوەکیەکانی ئەم کۆنفرانسە لە قامیشلۆ ڕەوتێک بوو کە لە تورکیا لە ئارادایە گفتوگۆ لە نێوان نوێنەرانی کورد و حکومەتی تورکیا بڕیار بوو ئەم ڕەوتە دوای دیداری ئەندامی دەمپارتی لەگەڵ ئەردۆخان لە سەرەتای مانگی ئاوریل خێراتر بێت. بەڵام نەخۆشی ناکاوی یەکێک لە کەسایەتیە سەرەکیەکانی دانوستانەکان سیری سوورەیە ئۆندەر و چوونی ئەو بۆ کۆما جارێکی ترم ڕەوتەی وەستان. ئۆندەر ئێستا 2 هەفتەیە لە بەردۆخێکی قەیراناویدا و لە نەخۆشخانەیە. کۆبوونەوەی بەرنامە ڕێژراو لە نێوان دەمپارتی و وەزێری دادی تورکیاش دواخراوە. لەم کۆبوونەوەیدا نوێنەرانی کورد داواکاری باشترکردنی بارودۆخی زیندان بۆ زیندانی سیاسی و ڕەخساندنی هەلی چالاکی ئازاد بۆ عەبدوڵڵا ئۆجەلان دامەزرێنەری پەکەکە بوون. لەگەڵەوەشدا هێشتا هیچ هەنگاوێکی کردەی لەم ڕاستیانەدا نەهاویژراوە. ئێستا کام بڕیارنامەیە بڵاو دەبێتەوە بەداخەوە کە نزیک 2 هەفتەیە بوو لە کۆمایەدا بوو بەڕێز سیری سوورەیە ئۆندەر ئەبێ بڵێم کە گیانی بەخت کردووە. ئەردۆخان داواکاری کوردەکانی سووریای بۆ نامەرکەزیەت خەونێکی خاو ناوبرد. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕۆژی چوارشەمە داواکاری گروپەکانی کوردی سووریا بۆ دامەزراندنی پێکهاتەی حکومڕانی نامەرکەزی لە سووریا بە شتێک زیاتر لە خەونێکی خاو دانا و گوتیەم بیرۆکەیە لە واقعی سووریادا جێگەی نییە. بە پێی راپۆرتی ڕۆیتەرز ئەردۆغان لە ڕێگەی گەڕانەوەی لە سەفەرەکەی بۆ ڕۆم بە ڕۆژنامەنووسانی گوت مەسەلەی پێگاتی فیدراڵی شتێک جگەل لە خەونێکی خاو هیچی تر نییە. ئەمە بیرۆکەیە هیچ جێگەیەکی لە واقعی سووریادا نییە. من بە کوردەکان ئەڵێم کە دڵ بە خەونی پێگاتەی فیدراڵی نەبەستن و بڕیالگەلێک نەدەن کە سەقامگیری ناوچەکە بخاتە مەترسیەوە، بەڵکو هەنگاو بۆ پاراستنی سەقامگیری ناوچەکە بنێن. هەروەها و زیادی کرد ئێمە ڕێگە نادن کە هیچ پێگاتێکی سەپێنراو لەو بەری سنوورەکانمانەوە دروست بێت جگە لە سووریایەکی یەکپارچە. پێویستە کە ئەوەش بزانین و بکوترێ کە تورکیا و سووریا سنوورێکیان بە درێژایی 911 کیلۆمەتر لەگەڵ یەکتر هەیە. ئەمە بابەتی یەکەممان بوو کە هیوادارم بەدڵتان بوو بێت. چی تبردی گشم تالان بد خزان گیانه کوبانی تنیاز دی چی خزان ها با خمان ویران کرد دی چی خزان ها با خمان ویران کرد با خلوان دی ما تو ویران کرد با خلوان دی ما تو ویران کرد نه گلای داوریش نه و گل گرده نه گلای داوریش نه و گل گرده چی تبردی گشم تالان بد خزان گیانه کوبانی تنیاز شین و رولا رولی شارم نیاز خزان گیانه کوبانی تنیاز شین و رولا رولی شارم نیاز شین و رولا رولی شارم نیاز شین و رولا رولی شارم نیاز دیت چی دواره گشتن یامنی دیت چی دواره گشتن یامنی چوبلای هوشگی و مویک بنی خزان عمرم نشتما تنیاز بزی من لیلة النتوریاز خزان عمرم
شان بیمه شاید شن قطار بکیم شان بیمه شاید شن قطار بکیم دست و دامانه کوسوار بکیم خزان گیانه با خوان تنیاز چین و رول شاره منیاز خزان گیانه کوبانی تنیاز بزی منا لیله سرلیا توریاز چین و رول شاره منیاز 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 چین و رول چی تبردی گشم تالان بد خزان گیانه کوبانی تنیا ئێساش باز لە بابەتی دووەممانەکەین کە تایبەتە بە ئازارەکانی بێئاوی و بێکارەبایی لە کوردستان و سیستان و بەلوچستان. بە پێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ کە هەواڵەکانی پەیوەندیدار بە کۆمەڵگای بەلوچ ڕووماڵ دەکات، بە دوای قوڵبوونەوەی قەیرانی بڕانی ئاو لە ڕاسک هەڵکەوتوو لە ئوستانی سیستان و بەلوچستان و نەبوونی هەنگاوی کردەی لەلایەن بەڕێوەبەرانی ئاوی ئەم شارستانە، خەڵکی ڕاسک لە ڕۆژی هەینی 12 گوڵان بە توندی ناڕەزایەتیان دەربڕی و لە بەرامبەر بڕانی بەردەوامی ئاو کۆبوونەوە. ڕۆژانی هەینی لە ڕاسک ئاو بە تەواوی دەبڕێت و لە ماوەی هەفتەشدا خەڵک چەندین سەعاداویان نییە. خەڵکی ڕاستک ئەم کردەوەی بەرپرسانیان بە پێشێلکردنی سیستەماتیکی مافی ژیان، تەندروستی و ئارامی دەرونی هەزاران خێزان وەسف کردووە. ئەوان داواکاری چارەسەرکردنی خێرا و کۆتایی قەیرانی ئاو تا کۆتایی هەینی بوون. پێشکەشکردنی پلانێکی ڕۆن و خەشتەبەندکراوە بۆ چاکردنی ژێرخانەکان و داوای لێبوردنی فەرمی لە خەڵک بەهۆی تێکدانی بەرفراوان لە ژیانیان بوون و جەختیان کردوێتەوە کە لە حاڵەتی بەدینەهاتنی ئەم داواکاریانە کۆبوونەوەی سەرتاسەری ڕێک دەخەن. خەڵکی ناڕازی ڕووبەڕووی سەرۆکی بەڕێوەبەرایەتی ئاوی ڕاستە گوتویانە ئەگەر ناتوانن دەست لە کارکێشانەوەی خۆتان ڕابگەێنن. عەباس عەلی ئابادی وەزیری وزە لە خاکەلەوەی ئەم ساڵگوتە بووی لە حاڵی تەواوکردنی ژێرخانەکانی پرۆژەی گواستنەوەی ئاوی تەهلاب بۆ زاهیداندان کە ساڵانە 27 ملیۆن مەتر سێجا ئاو دابین دەکات و بە هەموو تواناوە بۆ تەواوکردن و بەکارخستنی هەوڵەدەن. پرۆژەی گواستنەوەی ئاو لە دەشتی تەهلاب بۆ زاهیدان بە درێژی 200 کیلۆمەتر لە ژێر چاودێری سوپای پاسدارandایە و بۆ یەکەم جار لە ساڵی 1400 باسی لێوەکرا. بڕینی کارەبا کێشەیەکە کە خەڵکی هەموو ستانەکانی ئێران لەگەڵی بەرەوڕۆن، بەڵام تەحملکردنی لە پارێزگای گەرم و وشکی سیستان و بەلوچستان کە پلەی گەرمای هەندێک لە شارەکانی لە زۆربەی ئەم ڕۆژانەدا دەگاتە سەروی 40 تا 50 پلەی سیلیزی و ڕەشەبای 120 ڕۆژەی ناوچەکەیشی پێ زیاد کراوە. کێشەکانی ژیانی خەڵک چەند بەرامبەر دەکات ئەمانە. لەوەها بارودۆخێکدا فێنەکەرەوە ئاویەکانیش وەک دیارەکە وەڵام دەرەوەی گەرمای سیستان و بەلوچستان نابن. وەک تەزانین کێشەی کەمبوونی کارەبا بۆتە ئاستەنگێک بۆ خوێندکاران و قوتابخانەکانی ئەم ئوستانە و بە تایبەت باکووری سیستان و بەلوچستان و ئامادەبوونی خوێندکاران لە پۆلەکانی وانە و ئامادەبوونیان بۆ تاقیکردنەوەکان بە سەختی ممکنە. هەروەها کارەبای ماڵەکان لە کوردستانیش بەبێ ئاگاداری پێشوەق دەبڕێ و ئیدارە دەوڵەتیەکانیش لە کوردستان ناچار بەکەمکردنەوەی 20% کارەباکران. هێشتا نەچوونەتە هاوینەوە کە کارەبای ماڵەکان لە وستانی کوردستان ڕۆژانە 2 تا 4 سەعات دەبڕێت و بەرپرسان هۆکاریان بڕانەش بە ناهاوتەرازی یان بڵین هەمان کەمبوونی وزە ناو دەبن. ژمارەیەک لە هاوڵاتیانی کورد لە دیمانە لەگەڵ هەواڵدەری کاری ئێران ئیلنا باز لە سووتانی کارەستە کارەبایەکانی ماڵەکانیان بەهۆی ناسەقامگیری کارەبا دەکەن و گوتویانە کە بڕانی کارەبا لە بەشی ماڵەکان بەبێ ئاگادارکردنەوە ئەنجام دەدرێت. دوکاندارەکانیش هەروە دەڵێن بڕێنی کارەبا کاسبی و کاری ئەوانی لە کاتی لووتکەی بازاردا پەک دەخات چونکە ئامێرەکانی کار ناکەن و ئینتەرنێتیش دوای بڕێنی کارەبا دەبڕێت. محەممەد سعید سوڵتانی بەڕێوبەری گشتی کۆمپانیای دابشکردنی هێزی کارەبای ئوستانی کوردستان گوتی
هەموو فەرمانگەکان بە بەراورد بە مانگی گوڵانی ساڵی ڕابردوو ناچارن بە کەمکردنەوەی 20% بەکارهێنانی کارەبا. ئەو هەروەها ئەڵێت ئەم ساڵیش ئێران لەگەڵ کەمبوونی نزیکەی 20% تاوەکو 22,000 مێگاوات کارەبا بەرەو ڕوو دەبێت. وەزگە بەو ڕۆژەکە لەو مەنزڵە وێرانە دەڕۆم وەکومە لەو قەفەز و دانە بەرەو لانە دەڕۆم گەرچی لەو ڕێیە دەزانم کە غەریب نابەڵەدا من بە بۆنی سەریە و زولفە پەرێشانە دەڕۆم من بە بۆنی سەریە و زولفە پەرێشانە دەڕۆم. ساروا قەڵەمێ ڕێگە بڕۆم بۆ لایە و بەبرینی دڵ و بەودیدەی گریانە دەڕۆم شەرتە کردومە گەر لەو غەمە دەرچم ڕۆژێ بە شیعر خوێندنەوە تا دەری مەیخانە دەڕۆم بە شیعر خوێندنەوە تا دەرکی مەیخانە دەڕۆم. بابە و لەشی بیمار و دڵی بێتە قاد بە هەوای قامەتیە و سەروی خەرامانە دەڕۆم ئەویش سوک بارە غەمی حاڵی گران باری نییە من بەهۆی هیمەتی پیرانە موریدانە دەڕۆم من بەهۆی هیمەتی پیرانە موریدانە دەڕۆم خۆزگە بەو ڕۆژەکە لەو مەنزڵە وێرانە دەڕۆم وەکومان لەو قەفەز و دانە بەرەو لانە دەڕۆم گەرچی لەو ڕێیە دەزانم کە غەریب نابەڵەدا من بە بۆنی سەریە و زولفە پەرێشانە دەڕۆم من بە بۆنی سەریە و زولفە پەرێشانە دەڕۆم. ئێساش باسی بابەتی سێممان دەکەین کە باز لە مانگرتنی قوتابخانەی خەباتی چینایەتی کرێکاران دەکات. مانگرتن لە لای ڕژێمی کۆماری ئیسلامی حرەکەتێکی پێچەوانەی قانونە. لە ماوەی ساڵانێک حاکمیەتی ئەم ڕژێمەدا گەلێک جار یاسای کار نووسراوەتەوە و تەفسەرەوەی ئیسلاحیەی جۆراوجۆری بۆ زیاد کراوە و یان لی کەم کراوەتەوە. بەڵام لە هیچ کەم لە ڕەشنووسەکاندا و لە هیچ کەم لە دەقە پەسەند کراوەکاندا تەنانەت جارێکیش وشەی مانگرتنی تێدا بەکار نەهاتووە. هەر ئەڵەی وەها حرەکەتێک لە کۆمەلگای ئێراندا لە بنەڕەتدا بوونی نییە. بەڵام سەرەڕای ئینکاری و داپۆشینی ڕژێم مانگرتنی کرێکاری کابوسێکی بەردەوامی دەستگا سەرکوتگەرە ڕاستەوخۆکان لە وەزارەتی ئیتلاعات و ئیتلاعاتی سپا فەرماندەران و ئوستاندارانەوە تا ناوەندەکانی سەرکوتی ناڕاستەوخۆی وەکو ڕێکخراوە دژی کرێکاریەکانی خانەی کارگەر و شورای ئیسلامیەکان و تریبۆنەکانی نوێژی هەینی و هیتری کارا بووە. مانگرتن بەشێکی گیانەکراوەی مەوجودیەتی چینێکی کە سەروەت و نیعمەتە کەڵەکەکراوەکان لەم کۆمەلگایە بەرهەمی کار و ڕەنجی ئەوە حەقدەستێک کە سەرمایەداران ئەیدەن بە کرێکاران تەنیا بەشی ژیانێکی مەمرە و مەژی خۆیان و
بنەماڵەکانیان دەکات تا بتوانن سبینێ دیسان بچنەوە سەرکار و سەر لە نوێ بچەوسێنەوە و سەروەت بەرهەم بهێنن بڵێن. بەڵام کرێکاران لە بەرامبەر ئەم بارودۆخە زاڵمانەیەدا تەسلیم و بێ ئیرادە نین. ئەگەر سەرمایەداران هەموو هەوڵی خۆیان بەکاردێنن تا بەدانانی حەقدەستی کەمتر بە کرێکاران بەخۆبوردن لە ئەنجامی ئەو تەعاودانەی داوایانە و تەوافقیان لەسەر کراوە لەگەڵ کرێکاران سوود و قازانجەکانیان زیاتر بکەن. لە بەرامبەردا کرێکارانیش بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان مانگرتن وەک شێوازێکی کارە لە دژی سەرمایەداران و دەوڵەتی پشتیوانیان بەکاردێنن. لە جەریانی مانگرتندا کرێکاران ڕوبەڕوو لەگەڵ سەرمایەداران وتوێژ دەکەن. مافەکانیان بە پشتیوانی هێزی یەکگرتوانەی خۆیان داوا دەکەن. بەم جۆرە ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بووە هەز دەکەن کە لەگەڵ سەرمایەداراندا لە ئاستێکی یەکساندان. لە ڕۆژەکانی مانگرتندا ئەوە کرێکارانن کە دەستور بە سەرمایەداران ئەدەن و بەسەریاندا فەرمانەکەن. ترس لە شکڵگرتن و گشتگیربوونەوەی وەها ڕۆحیەیەکە کە دەوڵەتانی پشتیوانی سەرمایەداران تووشی وەحشەت دەکات و سەر لە شێوانە ئامرازەکانی سەرکوتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان لە دژی کرێکاران بەکاردێنن. کاردانەوەی دەوڵەتەکان ئەوە فێری کرێکاران دەکات کە بۆ بە ئاکامگەیاندنی ئەم نەبەردە دەبێ وشیارانەتر و ڕەزمەندەتر بێنە مەیدانی عەمەلەوە. مانگرتن چاوی کرێکاران نەتەنیا بەڕۆی ماهیەتی سەرمایەداران بەڵکو بەڕۆی ماهیەتی دەوڵەت و یاساکانیشتا دەکاتەوە. هەر مانگرتنێک ئەم ڕاستەیە کە دەوڵەت دوژمنی کرێکارانە و چینی کرێکار دەبێ خۆی بۆ خەبات لە دژی دەوڵەت و بۆ دەستەبەرکردنی مافەکانی هەموو خەڵک ئامادە بکات و بیر کرێکارانی دێنێتەوە. مانگرتن ئەوە فێری کرێکاران دەکات کە بەیەکەوە بن. نیشانیان ئەدات کە ئەوان تەنیا کاتێک یەکگرتوو بن دەتوانن لە دژی هەموو سەرمایەداران خەبات بکەن. مانگرتن فێری ئەویان دەکات کە بیر لە خەبات لە دژی حکومەتی پۆلیسی بکەنەوە و بۆ ئازادی هەموو خەڵک سەرجەم ئەوانەی کە زەحمەت دەکێشن لە ژێر کۆت و بەندی ئیستبداددا خەبات بکەن. بەم جۆرە مانگرتن مەیدانەکانی خەباتی سیاسی بە ڕووی کرێکارانی پێشڕە و بە ڕێبەرانی کرێکاریدا دەکاتەوە. فێریان دەکات کە ئەرکی گۆڕێنی ئەم کۆمەڵگا پێچەوانەی کە چارەنووسی لە دەستی چینێکی زەر و سفەتدایە لە ئەستۆی ئەوانە. کرێکاران بە درێژەدان بەم خەباتە فێر دەبن کە سەرجەم هەڵاواردنە کۆمەڵایەتی و سیاسیەکان، برسێتی قات و قڕی، ستەم کێشی سەرژنان، هەڵاواردنی ڕەگەزی، ئەعتیاد، لەش فرۆشی، کاری منداڵانی خیابان و سەرجەم فەسادێکی لەم کۆمەڵگایەدا هەیە بەرهەمی نظامێکە کە لە باری مێژیەوە تەمەنی بەسەر چووە و بەدەستی پڕتوانای چینی کرێکار دەکرێت بگۆڕدرێت. بەسووتنەوەی کرێکاری لە هیچ وڵاتێک مافی مانگرتنی لە ڕژێمە سەرمایەداریەکانی حاکم سوال نەکردووە، بەڵکو ئەم مافەی بەهێزی یەکگرتووی و خەباتی خۆی بەدەستهێناوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژێمی ئیسلامیشدا ئەگەر چی ڕژێم وەها مافێکی قەت بۆ کرێکاران بەڕسمێن نەناسیوە، بەڵام مانگرتن بەردەوام یەکێک بوو لە ئامڕازەکانی جەماوەری کرێکاران بۆ دەرکێشانی بەشێک لە مافەکانی لە گەروی سەرمایەداران و دەوڵەتەکانیان. مانگرتن دەرفەتێکە بۆ دەرکەوتن و پەروەردەی هەڵسوڕاوان و ڕێبەرانی کرێکاری. لە جەریانی مانگرتندایە کە کرێکاران حەز بە پێویستی ڕێکخراوبوون و یان نەزمدانی زیاتر بە ڕێکخراوەکانیان دەکەن. لە جەریانی مانگرتندایە کە کرێکاران خاڵە بەهێز و لاوەزەکانی حرەکەتی خۆیان دەناسن و تەجروبەکانیان بۆ خەباتی چارەنووسسازی داهاتوو دەوڵەمەندتر دەکەن. لە جەریانی مانگرتندایە کە هاوپشتی بڵێن کرێکاری بەهێزتر دەبێت. لە ڕۆژەکانی مانگرتندا بنەماڵە کرێکاریەکان بڵێن زیاتر لە پێش و لە یەکتر نزیک دەبنەوە و لە چارەسەرکردنی کێشە و گرفتی ڕۆژانەیاندا هەروە یارمەتی یەکترەدەن. هیچ ڕادەیەک لە خزمەتگوزاری و بیمەکان، هیچ ڕێژێک لە زیادبوونی حەقدەست، هیچ باشتربوونێک لە بارودۆخی ئیمەنی کار بەرهەمی بڕیاری دڵخوازانە و اختیاری لەلایەن سەرمایەدارانەوە نەبووە.
هەر مافێکی کە لەم بوارانەدا بەدەست هاتووە تەنیا بەرهەمی خەباتی ڕاستەوە خۆی کرێکاران یان ترسی سەرمایەداران و دەوڵەتەکەیان بووە لە کاردانەوەی تند و پەرستەندنی زیاتری خەباتی کرێکاران. سەرمایەداران و دەوڵەتەکەیان تا کاتێک لەگەڵ ناڕزایەتی و خەباتی کرێکاران لە شێوازی مانکردندا بەرەو ڕوو ئەبنەوە لە بەرامبەر تەرح و هاتنەگۆڕی خواست و داواکاری کرێکاران لە شێوەی دیکەی خەباتدا خۆیان گێل دەکەن. بەڵام کاتێک کرێکاران پرۆسەی بەرهەمهێنان و کەڵەکەکردنی سوودی سەرمایەیان ڕاگرت ئەو کاتێت ترس لە گیانیان دەنیشێ و لێیان حاڵی دەبێت کە چلۆن شوشەی تەمەنی نیزامەکەیان لە دەستی ئەو بێبەشانەدایە کە تا دوێنێ کردبوویان نەکۆی لەو سوکایەتیان پێدەکردن. مانگرتن قوتابخانەی خەباتی چینایەتی کرێکارانە لە دژی نظامی سەرمایەداری. بینەرانی خۆشەویست سپاس کە تاو کوێسا لەگەڵمان بەردەوام بوون. بەرنامەی لێکدانەوە و هەڵوێستی ئەم جارەشم پێشکەشکردن سپاس بۆ یەوەش. ئەو پێمەڵێت بۆ چووە ڕۆیت ئەو پێمەڵێت بۆ چووە ڕۆیت ڕەزی ئەم قسانە بۆچی ئەەکەی بە شەراب ئەو پێمەڵێت ئەی ناموراد ئەی ناموراد تۆ لەو سێبەرشکاوە چیت خەمێکی ماندوو لە ساییدا ڕاکشاوە یان بە چەشنی ئەسپێکی غەمگین کە لە شەڕ بەجێما بێ هەموو ڕۆژێ خەیاڵ بارەکەیت و سنووری پشکوتنە بڕیت و بە بەرجی تەڕی گوڵەوە بە دەفێکی بێدەنگەوە دەرگا بە دەرگا بۆ بارانێکی ترە گەڕێیت ئەی ناموراد ئەوە ئەڵێەوە ئەوێ کۆچکات ئەوێت بچێتەوە سەفای ڕۆژە بە سەرچۆکانی تەمەن من پێڵێم تازە وەرە و بۆ دوا پاییز دەست بخەرە ڕۆحمەوە تازە من و تۆ هیچمان لەسەر ناڕوێت تازە غەریبەکەی جاران ناگرین تازە بەسەر چوو ئەو لەرزینەی ڕۆحمانی هێنایە سەما من پێڵێم بمرە وەک من وەک عەزابی دەم سەفەری جێهێشتن و وەک هەڵەبجەشین بچۆوە وەکو گەرمیان کە ئەچێتەوە باوەشی ئاوەسپی وەرە ڕۆحم من پێڵێم بمرە وەک من وەک عەزابی دەم سەفەری جێهێشتن و وەک هەڵەبجەشین بچۆوە وەکو گەرمیان کە ئەچێتەوە باوەشی ئاوەسپی وەرە ڕۆحم تازە من تۆ نابینمەوە تازە من خۆم ناکەمەوە بە کەلاوەی قسەکان تا سەر نابەخشم بە بارانێک بە سەرابێک یان بە سیحری قسەکانی و سەر نابەخشم بە خودایەک نەمکاتەوە بە مۆسیقا نەمباتەوە لای دەفژەنەکانی دەریا ئەوانەی خەیاڵ ئەکەن بە گوڵ و تێکەڵ فرمێسچیەکەن و وەکو عاتر پاش گۆرانی ئەی پرژێنن یان وەک سەحەر بە سەرماڵی شاعیرانە ئەیبارێنن دەسێ لە ڕۆحما بنێژە دەسێ لە ڕۆحما بنێژە خۆت لە سووتانم هەڵمەسوو خۆت مەکەرە ئازار کێشی باخە غەمگینەکەی دڵم من سەدەیەک بەر لە ئەمێستا پێم وتی مردن شاهیدە پێم وتی خەزان شاهیدە پێم وتی دەسێ لە ڕۆحما بنێژە خۆت لە سووتانم هەڵمەسوو خۆت مەکەرە ئازار کێشی باخە غەمگینەکەی دڵم من سەدەیەک بەر لە ئەمێستا پێم وتی مردن شاهیدە پێم وتی خەزان شاهیدە پێم وتی دڵی من دڵێکە لە پاییز بەجێماوە لە دەنگی خوا بەربۆتەوە هەمیشە بە بێدەنگی ڕابورێت دڵی من دڵم ئەو موسافرەی هەمیشە چاوەڕێی ڕوودانی شتێکە هەمیشە بە ڕێگەی ئومێدەوەیە بۆ بینینی باخێک لە ماچ هەموو ڕۆژێک لە ڕووباری پەپولەکانە مەلاکات هەر بۆ ئەوەی گوێبیستی لێدانی دڵی دوو ماسی پێ لە دەمی ئاوێزانە ئاوایە دڵی من پارچەیەشی لە ڕۆژهەڵاتی پڕ لە ئاوێنە و پڕ لە گرافیشی ژنێتی شیعر و بادە و لێکدابڕانی لێوی هەتا و مەمشی درەخت و ڕۆژهەڵاتی دیوار و مەیخانە و ژن کوشتن پارچەکەی تریشی کەوتۆتە زەریای ئێوارانی ڕۆژاواوە کە ئەگری دڵی من ئاودا ئەگیرسێت ئاو کە لەگەڵ بارانە هەڵەکات دڵی من شەرابە هێنێتە قسە ئاوایە دڵی من هەمیشە حەزەکات نووری لێ بچێ هەمیشە حەزی بە دانیشتنە لەگەڵ چرادا حەزی بە ڕۆیشتنە لەگەڵ کانیەکی جێماو لە باران حەزی بە فڕینە لەگەڵ موسافیرێکە بێچەتر و بێکاسچێت و بێپاڵتۆ موسافیرێک هەموو جانتاکەی دیوانێک و هەنێ تووتنی بۆندار و
تیشێرتێکی ئەرخەوانی مسافرێک هەموو ڕێگەکەی تەنایی و بیرچوونەوە و یادەوەری وە گۆزەی شکاوی جەنگەکانی خۆیەتی لەگەڵ ژیان لەگەڵ خۆیە وای لەم مسافرە کە بە خۆی و سێبەرەکەیەوە شەنێتە باە لەگەڵ سەرڕۆی ئاوا لەگەڵ سۆزی گوڵەکانە کە عاشقە بن لەگەڵ هاڕی یادگارەکانە کە ئەڕژێنە بەرپێی حەقیقەت لەگەڵ خۆی ئەو دەمەی دیوارەکان دڵیە خۆن هاوڕێ ئاوایە دڵی من هاوڕێ ئاوایە دڵی من هاوڕێ ئاوایە دڵی من لە فڕۆکەدا لە ناو فڕۆکەدا ئەو دەمەی کچێکی پەمەیی گوڵی ڕێنمایی ئەداتە سەرنشینەکان دڵی من بە کاپتن ئەڵێت کاپتن من نامەوێ بمرم کاپتن من نامەوێ بمرم ئەو دەمەی بەر ئەبینەوە ناو دەریا تۆ دەریا نازنیت کاپتن تۆ نازانیت دەریا بە ڕەگەز ئەچێتەوە سەرکان بەفری غەریب تۆ نازانیت تەنیایی لە زەمینی کام چاوەڕوانیەوە وەک زریان هەڵەکات کاپتن تۆ جوگرافیای گریانیش بەڵەد نیت زەمەنی فرمێسک ناخوێنیتەوە تێناگەیت ئەو دەمەی پیاوەگری کە ون چ خەلە لێژی تێدایە کاپتن